سەرۆکی لیستە کوردیەکان لە کەرکووک دەڵێن پەرشوبڵاوی هێزە کوردیەکان و بێئومێدی خەڵکی کورد و فشارەکانی حکوومەتی عێراق زیان بە پێگەی کورد لە هەڵبژاردنەکانی داهاتوو دەگەیەنێت کە ئێمە پێمان وایە کورد بەم پرشوبڵاوی خۆیەوە و حکوومەتی عراقیش حکوومەتی اتحادی بەم نادەستوری بوونەی کە کارکردنە لە کەرکووک کارەکە پێمان وایە بەرچاومان ڕوون نییە و پێمان لە ئێستاوە نەتیجەکەی تا ڕادێکی زۆر دیارە لەوەی کە پێویستە هەموو لایەک بگەڕێنەوە بۆ دەستور ئەوان ناگەڕێنەوە بۆ دەستور چیان کردووە لە پەنای کارە نادەستوریەکانیان تعریب بەردەوامە گۆڕینی دیموگرافیای ناوچەکە بەردەوامە گرتنی خەڵک عشوایی تا ئێستا بەردەوامە لادانی بەڕێوەبەرە کوردەکان لە کەرکووک بەردەوامە پارتی هەڵبژاردننی لە کەرکووک بایکۆت کردووە هێزە کوردیەکانی تریش بە لیستی جیا بەشداری پرۆسەکە دەکەن دەنگدەری کوردیش دوای 16 ئۆکتۆبەر ناومێد و ناڕازیە لە دۆخەکە و ترسی دەنگنەدانی ژمارەیەکی زۆر کورد هەیە ئەوەی متمانە نەماوە ئەم حیزبانە لە لای بەتایبەتی حیزبی باڵادەست لە لای دانیشتوو شاری کەرکووک بەتایبەتی بە ڕوونی قسە بکەین یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو حیزبی باڵادەست بوو لە کەرکووکە کە ئێستا خەڵک نیگەرانێکی زۆر هەیە لە دوای 16 ئۆکتۆبەریش نەتوانرا گۆڕانکاریەکان دروست بکرێ یاخو ئەو ئومێدەی دایان بە خەڵکە کەرکووک بەرەو باشتر ئەڕوانیانتوانی ئەمە لەوانەیە کاریگەری هەبێ لەسەر ئەوەی ڕێژەی دەنگدان کەم بێ بەشداواتە لە بەشداربوونی کورد لە کەرکووکە کە ئەمەش کاریگەری دروست دەکات لەسەر ژمارەی کورسەکانی کورد هیوادارین بتوانرێ قەنەعەتێک بە خەڵکەکە بکرێت کە ئەگەر لە ڕووی ئەمنی و سەربازیەوە شکستمان هێناوە بتوان لە ڕووی سیاسیەوە بەدەستی بهێنین لە بەرامبەر ترسی کووردا لە دۆخەکە عەرەبیش گەشبینە بە دۆخەکە و پێی وایە هەڵبژاردننی داهاتوو قورساییان دەردەخات بەتەکید بەدڵنیاییەوە پێکهاتەی عەرەبی ئامادەجێکی ڕاستەقینەیە و نوێنەراتی ڕاستەقینەی لە هەڵبژاردننی داهاتوو دەبێت ئەوەی لە هەڵبژاردننی 2014 ڕوویدا لە هەڵبژاردننی داهاتوو دووبارە نابیتەوە لەگەڵ نزیکبوونەوە لە هەڵبژاردنەکان داعشیش لە ناوچەکانی دەوروبەری کەرکووک بە تەواوەتی زیندوو بۆتەوە و چاودێران پێیان وایە ئەم ڕێکخراوە گرفت بۆ هەڵبژاردن لە هەندێک لە ناوچەکانی دەوروبەری کەرکووک دروست دەکات دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک